بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. حکایەتەکانی ناو شۆڕشی ڕزگاری خوازی کورد بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی 19دا چیرۆک و بەسەرهاتی زۆری تێدایە، خەنجەر لە یەکدانی تێدایە، بەریەککەوتنی تێدایە، ناتەبایی و لاوازی تێدایە. لەوانەیە ئەگەر ئەمانە لە کتێبێکا بخوێنرێتەوە خوێنەر جاری وایە گومانی بۆ دروستە بێ لە نووسەری کتێبەکە، یاخود بە جۆرێ لە جۆرەکان خوێندنەوەی فکری یا خوێندنەوەی ئایدۆلۆژیا و حیزبایەتی و بیری ڕێکخراوەی سیاسی ئەکاتە تۆمەت بۆ ئەوەی کە ئەمانە کاریگەریان هەبووە لەو نووسینانەدا، یاخود بە جۆرێ لە جۆرەکان بە هەڵبەسرا و دەیخوێنێتەوە. ئەمانە بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی بیستم کە سەدەی ڕابردووە لە ناو بە تایبەتی لە دوای ڕووخانی ڕژێمی پاشایەتی لە عێراق و دەستپێکی دەسەڵاتی کۆماری و هەروەها دەستپێکی شۆڕشی ئەیلول لە باشووری کوردستان، ئەمانە بوونیان زۆرە، بەریەککەوتن زۆرە، ملشکاندن زۆرە، کەوتن زۆرە، جەنگ زۆرە، براکان خەنجەریان لە یەک هەڵکێشاوە. ئەمانە کۆمەڵە حیکایەت لەناو مێژووی سیاسی ڕابردووی کووردا. ئێمە ئەمانە لە کتێبەکان ناخوێنینەوە، لە ناو تێکستێکان نایبینین، فیلمێک پیشانمان نایە، بەڵکو ئەمڕۆ لە بەرنامەی گفتوگۆی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کارکتەرێک قسە دەکەین کە تەمەنی نزیکەی بە 80 ساڵە. ئەویش خۆی یەکێک بۆ لە کارکتەری ناو ڕووداوەکانی مێژووی ڕابردووی کورد و هەروەها بیرەوەری زۆرە. بیرەوەری لەگەڵ هەندێک لەو کەسانەدا هەیە تەنانەت لە بەر لە پەنجاکانی سەدەی ڕابردوو لە ژیاندا نەماون. ئەو کەسەش بریتیە لە دکتۆر خورشید شەوکەت ڕەواندزی، خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و یاسای نێودەوڵەتی. ئەم پیاوە لە دەرەوە کار دەکات، لە سویسرا دەژی. لە تەمەنی خۆیان کۆمەڵێک نامەی ئاڕاستەی سەرۆکەکانی ئەڵمانیا، تورکیا، میسر و هەروەها عەرەبستانی سعودی و چەند شوێنێکی تر کردووە کە یاداشنامەی نووسی و هەروەها باسی کوردی تێدا کردووە. ئێمە ئەمڕۆ میوانە لامان لە بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا هەندێک لە سەربوردەی ژیانی دکتۆر خورشید و هەروەها ئەو ڕووداوانەی کە بینیوێتی و ئەو کەسایەتە دیارانەی کە ئێستا لە ژیانیان نەماون و نزیک بۆ لیانەوە لە ناو شۆڕشی سیاسی کووردا دەردەشە و گفتوگۆ و باس و خواز دەکەیت. بەخێربێی دکتۆر خورشید بۆ بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام. ڕێزی زۆرم هەیە بۆ جەنابەت و کەناڵەکەتان و هەموو ئەو کارمەندانی لێرە لە پێش هەمووتان، بۆ مامۆستا عەلی باپیری بەڕێز برای خۆشەویستمە و بۆ هەموو ئەندامان و دۆستان و لایەنگیران و خۆشەویستانن. سپاس بۆ بەڕێزیشت. ئەمەوێ ئەوە پرسم دکتۆر خورشید شەوکەت ڕەواندزی کێیە؟ بۆی ئەم پرسیارە دەکەم. هەڵبەت ئەلحەمدولیلا خۆی گەورە تەمەنێکی زۆری پێداوی، نزیکەی بە 80 ساڵ تەمەنتە. ئەوەی کە من خوێندومەتەوە بەڕێزت لە 21/11/1938 لە ڕەواندز لەدایک بوویت. حەزەکەم معنی بینەران بەر لەوەی بچینە ناو هەندێک باس و خواسەوە دکتۆر خورشید بناسن. وەکو جەنابەت فەرمووت، من لەو مێژووە لەدایک بووم لە ڕەواندز. بابم ناوی شەوکەتە، شەوکەتی عومەراغای دیاربەکر. زۆر خەڵک لە ڕەواندزش ئێستا لەوانە بەلایەنەوە سەیر بی کە باسی ئەوەکەم عومەراغای باپیرم لە بام و خەڵکی دیاربەکر بووە و لە قەڵازەی ئەمری خوای کردو قەبریشی لەوەیە. دایکم ناوی حاجی مەریەمە، کچی قاراغەی ئاکۆیانە. ئاکۆیان ئەو دێیە کە بابی میر محەممەد لەوێ بووە، مستەفا بەگ و ئۆغزبەک لەوێ بووە، ئەمیش کچی قاراغەی ئاکۆیانە. من بۆ خۆم یەکم لە براکانمەوەنە کە چوارەمم، بەڵام منیان درەنگ نار بۆ قوتابخانە لە 8 ساڵیەوە. قوتابخانەی ئیبتیدایی و متەوەسەم لە ڕەواندز تەواو کردووە، بەڵام لە هەولێر کەسمان نەبوو تاکو سانەوی لەوێ تەواو. ئەو قوتە سانەوی 2 ساڵ بوو. ناچار بووین ئێمە ڕەوانزی 5 کەس چوین بۆ باعقوبە. دارالمعلمی ابتدایی لە باعقوبە هەبوو بۆ کورد و بۆ خواروی عێراق، لە بەغاشێشکە هەبوو بۆ وەسەتی عێراق. من 3 ساڵ لە باعقوبەم خوێن. ئەم موادانی لە ئەدەبی و علمی خوێنرا لەوێ خوێندم. لە زمانی مەلیک دەرچووم. مەلیک لە زمانی جەمهوری تەعین کرام لە گوندی ڕایەت بەم مامۆستا. ساڵێک لەوێ وەش سیاست دەستی پێکرد. لە 58 بن ئەندامی پارتی لەوێ وەسا دەست پێکرد. شوێیەکان نەشاتیان زیاتر بوو لە ئێمە، خاصن لە شارەکان. ئێمە لە دێهات کردارمان زیاتر بوو. من ئەندام لە پێشە لە لزنەی باڵەکایەتی ئیبراهیم سۆفی بوو، مستەفا فەقێ مراد بوو، هی کە بوون
و لە ڕواندزیش لەگەر مامۆستای بەڕێز جەلال خەیلانی برا گەورەی پرۆفسۆر ئەسەد خەیلانی وەسە لە میشکانە لەگەر کوردیکەی محتەرەمیش ناوەکانە توانم هەموو باسی بکەم لەتیف نادر و مامۆستاکانیکە لەوێ خەباتمان کرد کە هات بۆ ڕواز لە هاوینە لە ئاخیرا خەڵکی ئاوکار خزمی دایکم عریزەیەشیان نووسی بۆ تەربیە هەولێر وتان ئێمە تازە قوتابخانەکە وتان هیچ بدێرە قبول ناکەن بە غێری کوڕی خۆبە خورشید کوڕی حادی شەوکەت ئەوە بوو تەربیەش موافقت بوو بە بدری ئاکۆیان ئەنجا لەوێوە لە ڕاستیدا کە من چوو بە ئەو دێ دۆڵی ئاکۆیاتیان هەموو زۆر نوێشکەر و ئیسلامن ینی لە کوردایەتی و شتۆ زۆر خەریک نەبوون ماڵە شێخی سەرا و ئەوانە تەسیران زۆر هەبوو بۆ کوڕە شێخەکی ناوی شێخ لەتیف بوو لە ئاخرا هەر لە ڕێی کوردایەتی بسمانە زۆر حەبس کرا من لەوێ قوتابیەکان فێری نەشیدی کوردیە کردن بەرەو مزگەوت بڕۆن و لەوێ بس لە خوارن بۆ گۆڕستان و لە کۆڵانشکە بێنەوە شاخی ڕەنگا و ڕەنجی کوردان باعیسی کەیف و سرور هەر دەبێ ڕەنجی ئەپۆسی بەو زۆرە خەڵکی گوندەکەم هوشیار کردەوە کە نوێشکردن فەرزە کوردایەتی واجبە و بەو جۆرە من کوردایەتیم لەوراوە بەزەم بەسوولی ئەو گوندانە هەمووی بووم تەنها مەلەکان شۆی بوون ئەویش چوون جارێک بە سەردان برادرێکە بر بۆ ئەوێ یەکێکیان هەبوو ناوی سمایلی چاوبکل ئەوە گەوریەکردن چوومە باڵی ئەویش میێوانداری کردن بەرەبەر بخۆیت بەلەکانیشم هەموو کرد بە کورتپەروەر ئەنجا بەو جۆرە بەڵام لە هاوینی 61 جەنابی مححمود کاوانی بەڕەحمەت بێ و حەزی شەکەم بینەران ئەو پیاوە باش بناسن و داواشەکەم لە تایبەت لە پارتی چونکە ئەو سەردەستەی پارێزەکانی شخصی بەنا مستەفا بوو لە بەغا و لەگەریشی بوو چەندین یادەوەریش کەشم هەیە ئەم مححمود کاوانیە بوو سەدیق میرانی کوشت سەرەتای شۆڕشی کورد لەو دەستی پێکرد ئەحمەداغی زێباریش لە مووسڵ کوژرا و بەو جۆرە شۆڕشی کورد گەرم بوو هێشتا دەستی پێ نەکرد بەتەواوی بەڵام بەوانە گەرم بوو لە هاوینی 61 مەبەستی شۆڕشی کورد شۆڕشی ئەیلول لە تەمووزۆ دەستی پێکردە بیدایاتی لە مححمود کاوانی 1960 ئەوە درەنگترە ئەوە ئێستا بۆت باسەکە من پێشی 11 پێشمەرگە بوومە ئەگەر بزانن بۆت باسەکەم من بەر لەوەی بڕۆمە ناو شۆڕشی ئەیلولەوە دکتۆر جەنابەت سەربردێکی ژیانی خۆتت باس کرد بەڵام ئەوەی کە من ئەزانمەوێ لێەوە دەست پێ بکەین چکە بەڕێزت لە دایک 1938 لە ساڵ 1940 تا 4 ئەفسەر لە سێدارە دەیەکێ لەوانە محەممەد قودسیە ئەوەی کە من ئەیزانم یعنی تۆ ناسی وتە نزیک بووی لێوەی بیرەوەریت هەیە لەگەڵی چیت هەیە لەگەڵ محەممەد قودسی من لە ساڵی 45 دوو کەسم دین یەکێکیان جەنابی شەهید محەممەد قودسی و دووش مەڵا مستەفای ڕەحمەتی محەممەد قودسی بۆ لەکوێ بینیتن لە ڕەواندز لە گەڕەکی ئێمە هەردووچیان محەممەد قودسی وەختایەک بەخۆ بە خێزانی بابی نەما بوو ئەمانە 4 برابوون یەکێکیان ناوی ڕەفیقی ستۆدیۆ ئێستا لە سلێمانی ماوە بەڵام لە ماڵەوە بێدەسەڵاتە ئەمە لە عمری منە دۆستی منە و پاریس چوون بۆ ماڵی بەبیری نهات و زاکرەی زەعیف بووە ئەوە دۆستی من بوو ئەم ڕەفیقە کوێرە ناومەلێ ڕەفیقە کوێر بەڵام هەر جار ئێمە ئێستش لە ناو شار یعنی تا ساڵانی ڕابردوو ڕسم گرتن و جم و جۆڵ و چالاکی هەبوو کار ئێستا بەڵام لە ماڵەوە کەوتو هەل لە سلێمانی مزار چون لەگە جەنابی حاکم ڕزگار چوون بۆ ماڵی ئەنجا بەڵام جەنابی محەممەد قودسی برا گەوریان بوو زابتەندنی ڕەواندز بوو ژنێک هەبوو لەو ماڵی ئەو لە خوارەوە گرتبیان لە قاتی سەرەوە ماڵێکی شکاک هەبوون ناوی مەمی خان بوو ژنە خانمەکە ناوی مەمی خان بوو ئەمە کوڕ و کچی هەبوو کوڕەکەی ناوی حوسێن بوو کچەکەی ناوی نەجیبە خان بوو ئەم نەجیبە خانە لە عمری خوشکەکانی من بوو من دوو خوشی گەورەم هەبوو نێشان ئەبری خوای کردو یەکشان ماوە لە عمری خوشکان ناوی شەفیق و عایشێن لە عمری ئەوان بوو منی زۆر خۆشەویست ئەم نەجیبە خانە پێش ئەوەی محەممەد قودسی بێ لە باوەشی ئەگرتم ئەی لاوانمەوە ئەمریش وەکو کوڕێکی سەرخەت پێم خۆش بوو ئافرەتشی وازوان بملاوێنێتەوە لەپڕ محەممەد کە هات حەزیان لە یەکتر کرد حەمە قودسی کە حەزیان لە یەکتر نەجیبە وتی خورشید ئەوە حەمە منی لە تۆ سات منیش مناڵم وتم نەمەزانستان دەچێ وابزان چکە ناتوانێ مەرحەبان بکە وتم ئەی کوژم کە وتم ئەی کوژم وتی حەمە خورشید دێت عازە حەمەش بانجی کردم باسی کردم دەستی لەسەرم دانا دەرهەمێکی دامێ ئەو وەختە دەرهەم زۆر بوو ینی پۆلیس بە مانگە دوو دەرهەمی ینی ڕۆژە دوو دەرەمی نەبوو ئانەیەکمان وەرەگرە ئانە 4 فلوس بوو وتی تۆ برای ڕەفیقنی برادری ڕەفیق وتم با ئەدە برای منیشە من نەجیبت لێ ناسێن باوکە نەجیب هەڵە ماڵی خۆی منێتەوە خۆ من ڕۆژی هەلە دەرەوە منیش ئەقناعم کردی محەممەد قودسی بۆ برا گەورەی منیش بەڵام پاش 9 مانگ 10 مانگ
شەوێک بۆ گریان لە جیرانی ئێمە شەوێک بۆ ببوورە بەر لەوەی ئەوە بڵێ ینی تۆ یعنی بیرت دیە تەنانە و کاری سیاسی و وەزیفەی محەممەد قودسی ئالەوانە سیاسی نەبوو هیچت بیر ناکەوێتەوە کە ئەو وەزیفەکەی چۆن بوو ئەو وەختە ئەو زابە تەزدید بوو ئەگە کوردایەتی کردی بی لەگە زەماعەتی خۆی کردو من شمناڕم دوای خۆ بە کۆمەڵە تۆمەت لە سێدارە درا پەلەمەکە پەلەمەکە تا بینەرە استفادە لە من بکرد بەڵێ ئەم گریانەی کە بوو خوشکەکانم و دایکم چوون ئەوانش لە خۆیاندا و گریان نەجیبەخان مرد بە مناڵی یەکەمی مناڵەکەش مرد ئەویش مرد ئەوە یەکەم گرفت بوو بۆ محەممەد قودسی لەو وەختەش مەلا مستەفای ڕەحمەتی بە قووەتێکی زۆرە چوو بۆ ئێران لە مەهاباد ئەنجا ئەو خێرۆڵڵا و عەزەت عەبدولعەزیز و مستەفا خۆشناو لەگەر کۆمەڵی زابتیکە چوون لە پێشە هاوکاری مەلا مستەفایان کرد لە ئاخر چوون بۆ مەهاباد شەوێک محەممەد قودسی لە پاشەوی بۆ چوونە گۆڕستانی گەردەگەردی ڕەواندز شعرێکی وت لە شعرەکە وتی حەیفە بۆ باڵایی وە شین بێ لەسەر قەبری جیا ئێمە ئەو وەختە زۆر متەئسیر بڵار بووین وە جەنابی محەممەد قودسی بزەر بوو بەڵام مەلا مستەفام چۆن دێوە هەر لەو ساڵی 45 من یعنی بەر لەوەی بچتە سەر بارزانی یعنی تۆ محەممەد قودسی ئەو کاتانە طبعا ئەوکەی ئەوی تۆ باسەکەی هاوکاتە لەگەڵ ڕاگەیاندنی کۆماری کوردستان و مەهاباد تۆ حەدەسەکەی ڕووداوی بڵێن ڕاگەیاندنی کۆمارت بیرە ئێمە ڕواندز لە مەهاباد نزیکین ئەزانم نزیکن و هەروەها وەکو چۆن ئەڵێ ڕوودا و لە پارچەیەکی کوردستان ڕویاوە کاریگەری لەسەر شوێنەکەی ترەبەوە بیست ئاشکرا بیرە ئێمەی ئێمەی ڕوانزی وەکو مناڵیش حتا لە قوتابخانی مامەسای باشمان هەبووە لە قوتابخانەکان زۆر کورتپەروەر بوون عزیز جەناب دۆ مەهاباد لە ئێمە زۆر دوورە ئێمە تیجارەتمان زۆری لەگەر ئەوان بوو لە ئەوە دەست پێکە خانی عەجەمی پێڵن ئێستا شتێکی ناولێنێن شنۆ و سابلاغ و مەهاباد لە ئێمە نزیک بۆ ڕەواندز ئێمە زۆر لێک ئێستاش نزیشین ئەجا بەڵام من وەکو مناڵ ئەوەندە شارەزای ئەوەکەی نەبووم شتی فراوان نەبووم هەر ئەوەم زانی محەممەد قودسی شەوێک بزر بوو دایک و براکانیشی بزر بوون ڕۆیشتن ئەوە بزانی ئەجا لە ئاخیر لە 47 ئێعدام کران و هاتنەوە شۆڕشی کورد لەوێت تەواو بوو مەهاباد تەواو بوو جەنابی مەلا مستەفا بەرەو سۆڤێت ڕۆیشت و ڕۆژی لە سێدارانەکەت لە بیرە بەخوا بەدیقەتنا بەڵام هەموو خەڵک گریا بۆیان ئەوەی ڕاستی بێ ئەوەی کورتپەر و پیاوی باش بوون بۆ ئەمانە گریان و هەر لە یادیشمان بزر نابێت ئێستا و ئێستاش بەڵێ بارزانی چۆن بینی مەلا مستەفا لە ئەساسرەکە لە سلێمانی ڕای کرد بە جەنابی شێخ ئەحمەد ئەڵێ ڕۆژێک لە وەکو بیستمەوە ینی من لەوێ نەبوومە لە سلێمانی بەڵام بە جەنابی شێخ ئەحمەد ئەڵێ لە نەفی بوون ئەمانە لە پێشە لە جەنوبی عێراق لە ئاخیرە لە حیلا لە ئاخیر هاتن بۆ سلێمانی ئەوانی عەرەب وەکو شۆڕشی فرات الئەوسەط و ئەوانە شەڕیان کرد عەرەبەکانی عەفو کرد مەلیک بنەماڵەی بارزانی عەفو نەکرد جا لە سلێمانی وەزعیان زۆر خراپ بوو جەنابی مەلا مستەفا بە شێخ ئەحمەد ئەڵێ وەرە ماڵەوە تەماشاکە ئێمە چۆن ئەژین ئەویش نەسیحەتێکە ئەڵێ مەشاکل مەکە سەبرمان هەبێ مەلا مستەفا دوو کەس لەگەر خۆیان با و لە سنووری ئێران بەرەبەرە ئەچێتە لای مێرگەسۆر لەوێوە نەچووە بۆ شەڕ لە ڕاستیدا زۆر خەڵکی لەسەری نووسیوە مدیر ناحیەی مێرگەسۆر خەبەریە داتێ تۆ بە پرسی حکوومەت هاتوو یان ئەچێ مووسڵ خۆ تەسلیمەکەی یان ئەگەڕێەوە سلێمانی چەندی جار خۆیان پارێزی لە پۆلیس ئەوان هەر ئەوەی بن هەراسان یەکەن لە ئاخیرە لە دیفاع لە خۆکردنا ئازاترە بێ هەندێک پۆلیس شتووە ئەکوژرێن سەرچیان وەرەگرێ و بەرەبەرە کوڕی گەن ئیلتیحاقی پێوەکە ئەزا من مناڵ بوو ئەوەی کە لە مێژووە هەیە ینی ئەو کاتە بۆ خۆی کە تۆ باسیەکەی وەزان بۆ خۆی بارزانی لە شۆڕ شابوو لە 45 بەڵێ ئاچلوێن لە شۆڕ شابووە ینی ئیتر یعنی چۆن ئەکرێ ئێمە ناوی نەنین لە شۆڕ شانە بووە یاخود نەچوەتە دەرەوە لە دژی ستەمی حکوومەتی ئەو کاتی پێت بڕم مەلا مستەفا لە 45 من مناڵ بووم 7 ساڵی بووم شەوێک وتیان بەسەر ڕواندزدادا لە ڕێی بێخار خەڵکی ڕواندز هەمووی نەخەوتن ئەوەی حەزیشی کرد کوڕی گەنجونە گەردەگەرد و درەوە هەتا پێشوازیان لێ بکەن بەڵام بەوە نەهات حکوومەت مفاوەزاتی لەگەر مەلا مستەفا کرد و هەندێک وەزیرێکی کوردیان دانا لە بەغدا هەندێک زابتی کوردیشان کرد بە مەدەنی قایمقام و ڕئیس بەلەدەی ئەوانە ئەمیر ڕەوانزی مەسەلەن زابتێک بچی کورتپەروەر بوو کرایە ڕئیس بەلەدەی ڕەواندز بەس مەلا مستەفا مفاوەزات کرا نوری ئەفەندی پێرە نوری باویلاغی ڕەواندز ئەوە دەوری هەیە لە شۆڕشی کورد ئەوە داوەتی کرد کە داوەتی کرد هەرچی شاری ڕەواندزە خواردنێن بۆ مەلا مستەفا دروست کرد بەسنی ئەیان هێنا ماڵی نوری ئەفەندی ئێمەش مناڵ بوون 7 ساڵی چوین لە پێش ماڵی نوری ئەفەندی وەستاین دەوری 200 کەسی چەکداری بە تفەنگیان پێبوو دوو کەس لە پێشەوە ئەڕۆیشتن مەلا مستەفا لە دووە ئەوان بەتەنها ئەڕۆیشت وەکو قائیدیان
و پیاوێکی زۆر جوان و نازاریش بۆ ڕاستی بە لە کوڕەکانی هەمووی جوانتر بوو ئامارا مستەفا و لەسەر 50 ئەڕۆیشت ئەن وەکو پڵین هەموو قاچی لە ئەرزدانانە ئەوە زۆر تەسیری لە ئێمە وەکو مناڵ وەکو بەتەڵێک وەکو پاڵەوانێک ئەڕۆیشت و نانیان خوارد 2 ساعتمانەوە و لە ئاخیرا بە نەفسی شێوە ئەسکەری ڕۆیشتن چوونەوە چیە ئەنجا بەڵام حکوومەت مفاوضەکە سەری نەگرت چوون بۆ ئێران لە مەهابادیش تەبێن ئەو یەک بوو لە گەورەکانی حیمایەی جەمهوری مەهابادی ئەکرد خۆی و براکانی محەممەد دوو ڕوودا هەیە ببوورە لە دوای 1945 دروستبوونی کۆمارەکە کە لە 22/1946 ئەوی تریان کە لە سیویەکی 1947 لە سێدارەدانی قازی و سەیفی قازی و سەدری قازیە تۆ ڕووداوانەی ئەو کاتانت لە بیرێت من چوومە مەهاباد ئەوی ڕاستی بێ چوومە سەر قبری هەمویان یەکەیەکە بەڵام لە مێژووە لە مێژووی دوای لە سێدارەدانیان نام لەو خیرە چوم بە قبرەکان بەڵام وەختی خۆ کە گەنج بووم کوردایەتی مەکردتەبە نەبی مێژوو ئەوانە بزانم ینی برێ بە تەفسیرش کوتم ناوی کارەکان خۆی لە ڕاستیدا بۆ ئەوەی کورتەکەینەوە ئێمە لە 200 ساڵ 26 شۆڕش و یاخبوونمان کردووە لە 25 بەرەو ئەوەمان دۆڕاندومانە ئەوەی ئێستاش گەیشتە نیوەی سەرەکەویان سەر ناکەوێن ئەوەی یارنیە من دێمە سەر ئەوە من لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم بەوە کرد ئەوە حەزم کرد هەروەکو بیرەوەریەک سەرەتا ئەوەی کە لە لای من بوو لەگەڵ محەممەد قودسی و هەروەها لەگەڵ بارزانیا هاتبووە بینیوتن تا بێگومان دوای لەگەڵ بارزانیا کە بەشداری شۆڕشەکەی حتمما بیرەوەری ترت هەیە و نزیکایەتی و بەرپرسایەتی و ئەوانەت هەبووە لە ناوچە جیاوازەکانە بەڵام سەرەتای تێکەڵبوونی تۆ قسێکت کرد من گفتوگویەکم لەگەڵ کردی باسی پێشمەرگەی دێرینمان کرد تۆوتت پێشمەرگەی زێڕین یعنی ئەم زاراوەی زێڕینە بۆ چیە گەڕێتەوە خۆ پێشمەرگەی دێرین ئێستا شوناسێکە هەموو بۆ ئەو پێشمەرگانە بەکاردێت کە لە سەردەمی شۆڕشی ئەیلول گوڵان شۆڕشی نوێ یعنی یا شۆڕشەکانی تەنانەت هەشتاکان کە ئەو کاتانژە ناو شۆڕشی نوێ بووین و دواتر نەوەتەکانی ئەمانە پیاوەتی پێشمەرگەی دێرین ئەی زێڕینی شەیە لەسەرەوە بەڵێ ئەم زێڕینە لە ڕاستیدا مستەڵەحی خۆمە من لە خۆمەوە هەندێک ناو ئەنێم ناو ئەو ناوانەی خۆتیان لە ئەزمونەوە بۆچی ئەم ناو ئەنێم لە 11 مانجینەوە شۆڕش دەستی پێکە ئەیلولە بەڵام مححمود کاوانی لە هاوینە دەستی پێکرد مححمود کاوانی زێڕینە حەمید کاوانی هاوین تقریبەوەی تۆ باسیەکەی 2 مانگ بەر لە دەستپێکی تەموز بێ 2 مانگ بەر لە دەستپێکی شۆڕشی ئەیلول پێش شۆڕش ئەیلول ئەمیان زێڕینە حەمید کاوانی زێڕینە مە شەهیدیشن شەمسەدین مفتی ڕاستە مردووە بەڵام زێڕینە مەلا ماتۆر مەلا عەبدوڵڵا زێڕینە حەمید ئەفەندی زێڕینە خورشید ڕەوانزی زێڕینە و ئەمە هەمویان بەر لە 11 بەڵێ برای شێخ ئاسماعیلی تەلان زێڕینە شەهیدە لە دەربەندی بازان شەهید کراوە ئێمەی پێشی 11 ئەبێ زێڕین بین دێرین نەبین بەڵام من دێرینیش بوو تۆ لە زێڕینی شەویت و لە دێری ئێستاش مەرگ لە پێشم پێشمەرگەنی بەڵام مەرگ لە پێشم تێگەی بەڵێ کەواتە پێشمەرگەی زێڕین بەر لە 11 دەستپێکی شۆڕشی ئەیلولە چۆن تۆ تێکەڵی کۆڕی خەباتی سیاسی بوویت یعنی لەو کاتانەدا تقریبان ئەوەی کە هەیە تۆ عمرت لە دەوری 23 ساڵ و ئەوانە بوو چۆن تێکەڵی خەباتی سیاسی بووی و ئەو کاتانە ڕوئیای ئێوە بۆ شۆڕش و دیسپلینەکانی شۆڕش چی بوو بەڵێ ئەوە جارێک پێشی مححمود کاوانی ئەم کارە بکە ڕۆژێک ئێمە لە ڕەواندز پێیان وتیان زەنابی مەلا مەستەفا هاتێ چۆتە دۆڵی باڵەکایەتی منیش براکەم تازە ئۆتۆمبیلیش کردی بۆ حاجی محەممەد بردووە ئێستا وتم وەرە بچین بۆ خزمەت مەلا مەستەفا نەشمانەزانی بۆ چێ ڕۆیشتووە بە ئۆتۆمبیل چوینە پردی زەر لە خواروی گەڵارەیە لە چایەخانەی بچکۆر لێمان پرتن زەنابی مەلا مەستەفا دیوە وتی لە وەڵاشە ئێستایەتەوە دوو بارزانیش هاتنە خوارەوە پیاوی ئەو ئێمەش ئینتیزارمان کرد زەنابی مەلا مەستەفا هات مححمود کاوانی لەگەر بوو مەحامیەکی ناوی مستەفا بەجی سووری بوو سایقی ئەکرد ئەو وەختە عەبدولکەریم قاسم دوو ئۆتۆمبیلی بە مەلا مەستەفادا بوو ستێشنێک لەگەر جێبێک ئەو جێ بوو ستێشنەکە لە خوار ئینتیزاریان نەکرد زەنابی مەلا مەستەفا هات لە ژێردارێک دانیش بەرامبەر پردی زەر منش براکەم برد چوومە لای بەخێراتنم کردوتە من فلانم ئەمە هەر 61 تۆ باس ئەمە هاوینی 61 دەستی پێ نەکرد چوە بارزانی لە 59 هاتەوە لە رووسیا بەڵێ بەڵام لە 61ەوە کە عەرەبی بەغدا لە جەرائیدی خوان سەورە نووسیان کورد نییە ئەمانە عەرەبن لە عەشائیری بەنی کەنعان و بەنی مەضەرن مامۆستا ئیبراهیم ئەحمەدیش جوابی دایەوە ئێمە ئارین و ئێوە سامین و ئێمە زیان و ئێمێژووی ئێمە ئەوەیە تەقدیم محکەمە کرا بەڵێ بڕۆ سەر باسەکە بەڵێ
ئەنجام من جەنابی مەلا مستەفا خۆم پێناسان براکەم پێناسان ئیسراحەتێکی کرد سرپێکی لە گوێی محمود کاوانی کرد. محمودی شەرسا دوو پیاوی لەگەر خۆی برسواری زێبەکە بوو ڕۆیشت کە ئەو ڕۆیشت خۆشی هەڵسا ئەوەندەی پێنەچوو ئێمەش لەگەری هاتین. ئێمە ئۆتۆمبیلی زۆر نەبووین بەس بە کاکەم ڕێمەدە هیچ ئۆتۆمبیلێک لە پشت ئێمە تێپەڕێ بۆی ببینە قافڵە. هاتینە جوندیان لە جوندیان میوانی وها باغی جوندیان بوو بابی ئازاد جوندیانی لەوێ تەبیع ئەو کۆن لە مەهاباد بەیەکەوە بوونەوە قسەی خۆشیان کرد دووبارە سرپێکی لە گوێی محمود کاوانی کرد. محمود هەرسا من هاتمە دەرەوە وتم محمود ئەو سرپێ ئەخیرە چ بوو وتی ئەڵێ بڕۆ لای قایمقامی ڕۆنس پێی بڵێ ئەبێ سەردانی بکەم کە وتم بابە ئێستا زەنای مەرامس بێتە ڕەواندز ئێمە ئەبێ خەڵکی ڕەواندز بێنە بۆ پێشوازی خۆ نابێ ئەم بێتە لەپڕ بێتە ئەوێ منیش بە کاک وتم با بچین بۆ ڕەواندز پێش کەوتین هاتن خەڵکی ڕەواندزمان تێگەن جەنابی مەلا مستەفا دێت بۆ لای ئێمە لە خەبات کە پرێ ئێمە پیانوت خەبات باش وەختایەک جەنابی مەلا مستەفا گەڕاینەوە بۆ لای ماڵی قایمقام بۆ پێشوازی مەلا مستەفا. مەلا مستەفا کە هات محمود کاوانی چوە ژوورەوە بە قایمقامی وت گەیشت کە وتی قایمقامی ڕوانز پیاوێکی قەومی حاقد بوو حەزی لە مەلا مستەفا نەئەکرد و پێشی نەخۆش بوو مەلا مستەفا چۆتە لای ئاغان پێش ئەوی بێتە لای ئەو بۆیە بە پەجامە و بە ڕۆبێک لە ژوورەوە وەستا مەلا مستەفا بستە ژوورەوە لەوێ ئیستقبالی کرد. مەلا مستەفا لەو تووڕە بوو 3 دقەی پێنەچوو چایەکەشی نەخوارد هاتە دەرەوە زۆر تووڕە بوو کە زۆر تۆرە مەلا مستەفا لە حقیقەتەوە لانی کەم بەشەرم دیوە کە تووڕە ئەبوو ڕشکەی چاوی ئەسوورا ئەڵی شتێکی کەهرەبائیە ئێمەش چەپرەمان بۆ لێدا پێی نەخۆش بوو ئەو حەزی لە بژی ببری نەئەکرد. یەکێکی چوو ناوی مەجید بەگ بوو وتی جەنابی مەلا مستەفا دەوەرە با بچین بۆ مەقڕی حەزب وتی من ئەوەم هەیە مەوعیدم هەیە لە مەسیف وەختیم نییە گوتی ئەی بۆچی ماڵی ئاغا نای لای حەزب تووڕە بوو مەلا مستەفا بە پێ ڕۆیشت وتی دەکەرم کەن دێ هەڕن کە وای وتمە مستەفا وتم بە پەلە بە ڕووسواری کە بابە چوو مەلا مستەفای سوار کرد لەسەر خەڵەند و خەڵەند ڕۆیشتن لەو سەر هاتنە مەقەر ئێمەش چوین بۆ ئەوێ بەڕێ فەرموو. بەڵێ ینی ئەمە تو ئەمەت گێڕایەوە ویستی چی بڵێ هاوینە پێشی شۆڕشی ئەیلول مەلا مستەفا سەردانی خەڵکی ئەکرد کە ڕێزی بۆیان هەبوو حکوومەت لێ هەراسان بوو حەزی نەئەکرد. بەڵێ ئەو وەختە پێش شۆڕشی ئەیلول دیارە دواتر شۆڕش دەست پێ بۆ من کەی دەستی پێکرد بەڵێ بۆ شۆڕش دەست پێکا بەس من ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە باشە فەرموو سەبکە فەرموو بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەر لە ناوبڕەکەی تر خەریک بچینەوە ئەوە سەرەتای دەستپێکی شۆڕش و شۆڕشی ئەیلول و دەستپێکی حەدەسەکان لە باشووری کوردستان چووکە کۆمەڵی حەدەسی گرنگ ڕۆیە بە تایبەتی لە سەردەمی نیوەی یەکەمی شەستەکانی ڕابرەوە بە تایبەتی گفتوگوی نێوان شۆڕش و سەردەمی یەکەمی بەعەز دروستە بێت لە ساڵی 1963 بیرەوەریەکانی ئێوە لەو کاتا چۆن بوو چۆن چوونە ناو شۆڕشەوە هەروەها چۆن ئەو ڕووداوانەی ئەو کانتان لە بیرە بۆ بینەرانی بگەڕێنەوە. هەر لە پاش ئەوەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد محکەمە کرا تەبریە دەرچوو بەڵام لە ترسی ئەولاگەر بە دەقیقی کاتەکە و ساڵک هەر لە تەمووزە لە تەمووزی ساڵی 61 مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەوەی بەغای بەجێش برا هاتە سلێمانی خۆیان شاردەوە هەر ئەویش نا عومەردە بابەجیرە بەڵام فێری لە پۆلیس کرد لە دەستی ڕای کرد و هاتەوە مامزرا هەرزوو لە دەرەوە بوو مامزرا هەرزوو لە دەرەوە بوو لە بەردەست نەبوو جەنابی مەلا مستەفاش گەڕایەوە بارزان کەسی لەگەڵ خۆی نەبرد هیچ حزبی لەگەر نەبوون بە تەنها چۆوە بارزان لەوێ مایەوە و نەگەڕایەوە بەغدا لە 61 مامۆستا عەلی عەبدوڵڵا مەسئولی هەولێر بوو نامەی بۆ ئێمە نارخەبەری ناروتی ئەوەی پارەی هەیە سلاح بکرێ چونکە لەوانەیە حکوومەت ئەوە یەخەمان بگرێ من ئەو وەختە پارەم هەبوو دەبان چێکم کڕی ئەوەی پارەی نەبوو نازانم چیان کرد مهم بە شانەکەی خۆم وتم ئەگەر هاتوو پۆلیس بە ڕۆژ هەوڵی گرتنی ئێمەیدا ئەو پڕی دوو پۆلیسە بن ئێمە خۆ دەکەس لە ناو شارین لێیان ئەدەین چەکەکانی لێ سین ئەشکەوتی مێگر ئەشکەوتی مێگر نزیک ڕەوانزێک سەعات بە پیان دوورە وتم لەوێ یەکتر ئەبێنینەوە و ئەتا حەزب ئەمرمان پێکە لەوێ ئەبین ئەو ڕۆژەی ئەو شەوەی کە حوتی لەسەر هەشتی نوێە 4 ڕۆژ پێشی شۆڕشی ئەیلول ساعت 12 گەڕامەوە ماڵەوە زلی کوردیم لەبەر بۆ وەختە هاوین بوو باوکم زۆر ناڕەحەت بوو بۆڵە بۆڵی کرد پاش 2 ساعت پۆلیس هاتن 7 پۆلیس هاتن یەکیان کۆیی بوو ناوی عومەر مستەفا بوو یەکیان ڕوانزی بوو ئەوانی کرد زیا بوون لە پێش ماڵی ئێمە تەوزیع بوون خانووی ئێمە بۆ خواردوو تەبەقە و لەسەر 1 تەبەقە چکە تەلانە
لە دەرگایاندا وقتە زەڕست و شتوانە و بە بستەکۆڵە لەیاندا منش لە پەنجەرە وتم چێن بابە وتان ئێمەین پۆلیسن بفەرموو قایمقام و ئەمیر فەوز توێ لە سەرای وتم من بەیانی دێم وتان نابێ ئەمر ئێبێ ئێستا بێ منش هەموو جلم لەبەرم بوو خۆم نەگۆڕی بوو بەس دەبانسەکە بخسە ناو پشت دێنم هاتمە حەوشەکە باوم پێی خۆش بە حەبس بکرێ چکە بە قسەم ناکرد وتی دەبڕە ئەوت پێ باشە لە قادرمەکە سەر وتم ئەسم بۆ چییە لەسەر خانوەکەی خۆم وەسام دەنگمدان وتم معاشی ئێمن بەقەدەر معاشی هەمووتانە من بۆ ئێوە خەباتەکەم ڕێم بەردەن من نایم لەگەرتان لە پشتەوە پۆلیسێکی مەخموری ناوی ئەحمەد مەخموری بوو هاواری کردوتی ئەوە ئەمرە خوشی دەفەندی یەک پێبێ ئەتکوژە دەبانچەکەی هێنایە خواری وشتی گولە بڕنی من دوو گولەم لێدا دەبانچە پێ من سەریعتر بوونەوە دوو گولەم لێدا کەوتە خوار بازمدا بڕێ بەرزایی قاسم مەرگەڕا لە ورگ قاسێکم لە تفێشم پێدا کرد و ڕۆیشتم چوون بۆ ئەشکەوتی مێگر ئەو ڕێگایە بە سعاتێکم بڕی بە پەلا بە شەو سعات دوو بۆ سێ گەیشت بە ئەوێ بەڵام لەم گەڵیە پڵنگش هەیە لەو بەنتیقە هەرس هەیە گورگ هەیە مشتێک هەیە دوو بەراز پێشوازیان کردم ئەنجا لە یادەوەریکەم نووسیمە لە بەرازی شارڕزگارم و تووشی بەرازی شاخ بوو بەڵێ ئەمە سەرەتای تۆ بوو ئەو سەرەتاکەم دوای ئەوەی تر تێکەڵی ناو شۆڕش و ئەوانە بووی ئەی ئەو ڕووداوانەی تەبەن ئەمەی تۆ کە باسیەکەی سەرەتای تۆ تاگەویتەوە و لەوێ ماویتەوە شۆڕشی ئەیلول دەستی پێ کردووە ئێوە لە منتیقی ڕەواندز بوون ئەو کاتانە هەر من چل ڕۆژ لە دەوری ڕواندز مەسئولی ئەو چیانە بووم کوڕک و هەندرێن و ئەوانە محمود کاوانی مەسئولی سەفین بوو بەڵام نامێشی مەلا مستەفا ئەو زۆر مهمە حتا بۆ بنەماڵەی بارزانی ئێستا باش بەجێم لێ بگرن و هەموو بۆ بینەرانیش جەنابی مەلا مستەفا لە بارزان نامەشی نووسی بۆ عەبدولکەریم قاسم بخەت شێخ عوسمان البارزانی هەردووک ئیمزایان کردبوو دوو پیاو هێنایان بیبن بۆ عەباساغا بینێری بۆ بەغا لە ڕێی کافی نەبەوی ئامیر فەوز بوو لەوێ بۆ ئەوەی عەبدولکەریم قاسم تێبگەین لە فەحوای ئەم نامێ نامە کەم کردەوە بەدەست خورشید حەمدێ بوو بارزانیش بوو بە ئەسڵ و عەریف فەتاحێکە بوو ئامیر مەغفەری شانەدەر مەغفەرەکەی تەسلیم کردو نامەکە چۆن هاتە نامەکەی چوار لاپەڕە بوو چۆن هاتە لای تۆ ئەی ئەوە بە دوای من گەڕا کابرا خورشید حەمدێ من مەسئولی حەزبی بوو کە هاتە دۆڵی ئەوە بەهاتە دەستی تۆ دواتر بڕۆشتە ئاخر لەوێ ئەوای بڕۆن بۆ لای ڕانیە ئەوای بچنە مەلەکان و مەلەکان بێتواتە ڕانێ ڕێگان عەباساغا ئەنجا پرسی بووی ئەم کوڕا وتی بی من بە دوای مامۆستا خورشید دەگەڕێم ئەویش خورشید منیش خورشید بەزم مەسئولی ئەو بوو نامەکەی کە هێنا من کردمەوە تەبەن ناو جیرفان و نامەکان زەرفەکان وانە بوو چوار لاپەڕە بوو جەنابی مەلا مستەفا خیتابی بۆ عەبدولکەریم قاسم ئەڵێ من چ وعدێکم پێتدا هەر ئەوەم و بارزان علاقەمان نییە بەو شتەی کە قەومێ لە کوردستان و من حەز لە ئاشتیەکەم ئەو عەشایرەی جیرانی ئێمە زەدی ئێمەن درۆ ئەکەن بە ناوی ئێمە لای تۆ لوزنەیەکی عەسکەری استخبارات بنێرە با بزانن چێ خەتابارە ئەوە نامەی بئیمزا شێخ عوسمان بقەلەم شێخ عوسمان ئەو کاتانە طبعا شۆڕشی ئەیلول کە دروست بوویەکە لە هۆکارە بەهێزەکانی بێبەڵێنی عەبدولکەریم قاسم بوو ئەتەبی فەوزی زیادی نردبوو بۆ خەلیفان کە ڕێگای بارزانە بە فەوزێکمان لە ڕواندز هەبوو فەوزیش کەشی نرد بۆ خەلیفان ئەمە ڕێی بارزانە یعنی دوو فەوز لە منتیقە هەبوو مهم لە وەڵامی ئەو نامەیە لە عەبدولکەریم دوو تیارەی نرد لە بارزانیدا یعنی لە ذاتی قسەکان بە مهم بزانێ لە بارزانیدا مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەفدێکی نرد نوری ئەحمەد تەها لەگەڵ عەبدوڕەحمان زەبیحی بۆ لای عەبدولکەریم قاسم وتی ئێمە وەکو حەزم مجازین ئێمە شەڕ ناکەن و ئەقمانیە بەم بەزمە عەبدولکەریم قاسم خەبەری دابوتی باشە ئێوە ئەندامان خەڵکتان هەیە لە چییە بە ئەمانە بێنەوە شار منیش ئەسکەری زیادەکە سەحبەکەمەوە ئاگداری ئێمەیان کرد وتیان بابە ئەگەر بێنەوە شار ستان لەسەر نییە حەزب ئەڵێ ئێمەش کە هاتینەوە شار خەڵکی شار بەڕێز تەماشا منیان دەکرد کوڕێکی گەنج بوو پۆلیسم بریندار کردووە و ئێستا هاتوو بە شار لە ناو شار پۆلیس ناوێت تەماشام بکەم بەڵام متەسەڕیفی هەولێر ئەو وەختە کە قایمقامی ڕۆژڕەخی لە مەلا مستەفا بووە لە کاکمی داوا کەوتی ئەم خوشیدەم بۆ بێنە هەولێر براشم وتی با بچین منیش قاتم لەبەر کەوکو وزارەت مدیری مەکتەب هاتین بۆ هەولێر لە دیوەخانەی خۆی میوانداری کردین چای بۆ بان کردین نەسیحەتی منی کرد وتی تۆ پارە لە حکوومەت وەرەگری منیش وەرەگرم ناکرێت تۆ تا نیوەڕۆ دەرز بە مناڵ بڕێ پاشنیوە بە دەبانچە لە پۆلیس بدەیت وتم من نهاتم هجوم نکرد سە مەخفەر پۆلیس بە نیوە شەو هاتە سەر منیان تهدید کرد بە کوشتن من دیفاعم لە خۆم کردووە وتی ئەوەی ڕۆیشت بەڵام ئەبێ واز لە مەلا مستەفا بێنێ هەندێک زنەی بە مەلا مستەفادا بەدرنی عەلی لەسەر ئەوەش لاخرە کوژرا لە بەغدا ئەم بەدەی وتم أوقف أتحدث بعربي أنت بتصرف من تسب زعيم الشعب الكردي نابي زني بزعيم الشعب الكردي بكاك وتي براد بشرمه أخوك صلف وتم بشرم دياره
رأسا كلبسيان لدسي من ذا بنيان برد بحبسي خانة وارش من النار ببغى أمني عامة إذا بس دقيقة وتبدا اللي حارب كشتي مهم دي الأخيرة لا بغى بعفو عامي عبد الكريم قاسم 2000 دينار كفالات من النار ناصريك صار من ناصرية نفيبو ناصرية شطرة سوق الشيوخ دواية ناحية دواية ناحية دواية مدير ناحية شي كردي اللي يبو دنابي صالح حسفينا ماشي بو من نقطة مسؤولية حزبي مولا الله بياوي كاتوا بوتا مدير ناحية ناوي الشكيب سعيد عقرابي تو بيودي بيو بكو تنظيمي بك اما مرشح اوزونيه كبيودي بيو كروتي من ناوي بحار شهاده كمرقرتوا بالدس نسي تو بس بتو بيمبرس اقومي لاخر اخوم نقلي لا اوكر واقناع امكن رابكي وتتشون وتمتو برو اتنين اوروبا بخينا من اسمه بيش برقه اجا نشتين وتمام عربان امان كوجن لطوليب كوركاني خويا كباسي اوروبا امكن كيفيات اذا اوبو معاشي مانجي دي شستو تم هنا هميم لنا وسرينك شار دواء لنا بطانية والله سي قاسك يا قاسك برد بو بغا دائما صالح يوسفي لا بغا شنيت يا ابو قاسك 2200 دينار بو بلام كربوتشي شم فروش ب 8 دينار كربوتشي ناديك بو دوره من وتم بيمان نايو ناديش كدرس تبي 8 دينار كمان بورو هندز الاشتوان بيكري بعشي بنيتي ابو معاشي ياد بشورش بارك ديمان بصالح يوسفي بلا زمان شالي اگر ما بشاهده زمان شالي اندام بولوي بلا اسعد الخيلاني بلا دوای ئەمانە ڕووداوێکی تر دروستەبێت کە لە ساڵی 1960 گفتوگۆ لە نێوان شۆڕش و سەردەمی یەکەمی بەعس ئەو کاتانە پێتر بەعس عەبدولکەریم قاسم ئینەکرێ تەقەی لێ یەکرێ و دواتر سەردەمی یەکەمی بەعس دەسەڵاتە گرنە دەست ئەو ڕووداوانە چۆن و بەنسبەت مێژووی سیاسی بە کورتیش بگەمە مامزەل ئەگە تۆزێک بە کورتی بەڵێ ئێمە حەوت ڕۆژمان پێچوو و هەتا گەیشتن مامزەلان من یەکەمدا لە ساڵی 62 لە مانجی 11 مامزەلالم دی و ناسیم لە سەمی ڕەزان لە ئەشکەوتەکانی سەمی ڕەزان بۆ گەشتیتە چەمی ڕەزان لە بەغاوە نەگەیشتمە منتیقەی ڕەواندز و بەنامەستە وا بێتە سلێمانی کەرکووک ئێمە ئاخر حەزب ئێمەینار هەویەی مزەوەریان بۆ داناین ئێمان هێنا ئیمام قاسمی کەرکووک دوو ڕۆژ لەوێ بوون بە ڕۆژێکی زەمانی وڕۆ لە ڕێی دارەمانەوە ئێمان برد بەرەو سەمی ڕەزان حتا نوکتێش ئەەکەم بۆی خەڵک پێ بکەنێ من لە پێش ئەڕۆیشتم شەبقەم لەسەر بوو چاویل کێشی ڕەش مەلا حەمەمیشینا سەرپەلێک بوو لە ڕێگا وای زانی ئێمە ئینگلیز و سۆفین پێشمەرگەی ڕیز کرد بۆ ئەوەی سڵاومان لێ بکەن ئەو وای زانم پیاوەم گودی بنێن هەوەری و فرێنس وتم ڕۆژتان باش یەکێک لە دو هاوڕکە تڕحاو ئەمانە لە خۆمانە بەڵام حیوانیشیان بۆ سەر ئیزە مامزەلال الناسی مامزەلال لە هەموو سەروەتی خۆی ئەم قسەش بۆ هێرۆخان و بۆ کڕخانیەتی مامزەلال لە چەمی ڕەن بەس قوتولێکیە بوو دوو هەنجەی تیا بوو ئەویشی بە ئێمەدا تێگی ئەوەش تا گەنج بوو تا من هێرۆخانی نێ نابوو مامزەلال 4 ساڵ لەورترە 5 ساڵ ئەنجا لەگەر مامزەلال ماون منی کرد بە مەسئولی سیاسی و ئەندامی محکەمە و شەکەی بیشی کرد بە حاکم چۆن مامزەلال ڕاستەوە خۆیەک یەکسەر پلەی حیزبی بە تۆ بەخشی لە بەغا بووی هاتوو چۆن لە بەغا بوو پێی وترا بوو من تەمان وتیان ئەمە مەسئولی ناسڕیە و پارەی هێنا و وەختی خۆش تەقی لە پۆلیس کردەوە مامزەلال هەتا بە کاکۆسەتیش من دەگەر مامزەلال سەداری قەیمم کرد کاکۆسەت وتی نیوەی ئەو قسانە بکەم نەم قبول ناکەی دەوتی تۆ هیچ نەبووی کە خورشید ئەوەی کردو ئەوەی کردووە بەڵێ مامزەلالت بینی وەکو کەسایەتێکی چۆن هاتە پێش چاوی یەکەم جار پیاوێکی گەنجی خوێنگەرمی محتەرەم بە ئەدەب و بە تەربیە بەڵام مەرکەزەتشی بە قووەت و پێشمەرگە سەرمان لێ کرد و توانایەتی هەبوو لەگە هەر کەسێک دامنیش هەر مستەوایەکی بیقناعی بکە یعنی لەگەر ئاغا زوغی ئاغای لەگەر مەلا لوغەتی مەلا بەڵێ من ماوەی بەرنامەکەم لەوە چێ عنی بەشیەوە نەکایەمە هەموو ڕووداوەکان باسکردنە بەرنامە بەس ویستم باسی ئەو ڕووداوەکانی گفتوگۆی شۆڕش و 63 بۆ باسکەیت 63 زۆر مهمە ئێمە لەناو سەمی ڕەزان بەرە البيان الأول لقائد عبد السلام عارف خوندەوە لە بەغا انقلابی عبدولکەریم قاسم عبدولکەریم قاسم انقلاب لەسەر ئەو کە انقلابی لەسەر کرا بەعس کردی کە انقلابەکە کرا ئەحمەد صالح عەبدی حاکم عسکەری عام ئەوە بوو لە زمانی قاسم ئەو بوو کە انقلابەکە کرا عەلی صالح السعدی مەسئولی حزبی بەعس بوو بۆ ڕئیس وزەراش ئێمە بەلامان غەریب بوو و ڕەبیەکانی لە کوردستان بوو زۆربەی شوعیەکان لێ بوون چکە عەبدولکەریم شوعی ناردن بشمرن مشکلە نییە ئەمانە خەبەریان بۆ قیادەی ئێمە نارد وەرن ڕەبیەکانتان تەسلیم بکەن بە سیلاحەوە بەڵام لە بەغدا ساڵح یوسفی و برایەکی کە وەزیر بوو
ئەمان بەرقیشان بۆ بەعسی ئەو وەختە لێدا تەئیدیان کرد مەلا مستەفای ڕەحمەتیش وتی نابێ ئێوە خۆتان بخۆن حەقتان نەبێ بەسە حکوومەت پێک هاتبوو لە گەران سەرەتای بڕێن لێک سادبوونەوە لە بینی قیادەی پارتی کە لە معلومە ئەکرا مامۆستا ئیبراهیم ئەحمەد سکرتێری حەزب بوو و عومەر دەباب و نوری شاوێست و مام جەلال و عەلی عەبدوڵڵا عەلی ئەسکەری ئەوانە وابزانام لە معلومە بەڕێزی سکرتێری مامۆستا ئیبراهیم ئەحمەد بووی بەڵێ ئەزانی کەی ئەوەش مەلا مستەفای ڕەحمەت باوەش بۆ بجەرمەوە من کە هاتم قاسم هێنا باب و براکانمان حەبس کرد و من زۆر تەنگا بوو چوومە منتیقەی ڕەواندز ئەقراوی قاید بوو داوام لێ کردوتم ئێمە حەبسی حکوومەتمان بەڕەلا کرد تۆشی من بەڕەلاکە وتی ئەمر نینە بە بادینی ئەکرەی بوو ئەمر نینە وتم تۆ ئامری وتی ئەز نەشێ ناتوانم وتم من ئەشێ لە گەڕانەوە ئێوارە بوو ڕەبیەکی عەسکەریم سەیتەڕم لەسەری کرد لە خەلەکان لای جوندیان و زابتەکەم ناسار کرد بە تەلەفۆن قایمی ڕواندز وەرگێ و بە تەلەفۆن تهدیدم کرد یان باب و براکانم بەردەێنم دێم تۆ ئەبم بۆ حەبس سەرای ئەشێنم و بەونەوە بابی بەردام لە ئاخر براکانیشم و عەزیز ئەقراوی بۆ مەلا مستەفا ئەنووسێ لە پیاوە کاتوناوی من نایەنێ ئەڵێ لە لای حەزب هاتووە و ڕەبیە ئەگرێت و تهدیداتەکە مەلا مستەفاش ئەمری کرد من حەبس بکەن ئەنجا منیان 33 ڕۆژ حەبس کرد لە گەڵاڵە هەتا مەلا مستەفا پێزانی کە منم ئەو وەختە کاغەزی بۆ من نار ئەڵێ کوڕی عەزیز و خۆشەویستم شەخسی مەلا مستەفا ئەوەی تۆ پەیوەندی هەیە بە شۆڕشی ئێمە و کورد و کوردستان ئەبێ تەحملی بکەن وەرە لە ئەنجا من چووم بۆ لای لە سرێشمە بەڵێ من ویستم حەدەسەکەی 63 زیاتر گرنگی بۆ کورد لەو مەرحەلاتی بووە و گرنگی ئەو وەختە کوردمان لە قیادەی ئێمە شعاری ئێمە الدیموقراطیە للعراق یعنی ئێمە شۆڕشمان لە ذاتی عەرەبیش والحكم الذاتي للأكراد أولا أو وقت ونئساش عراق نابت الديمقراطي حكم ذاتيش قيادي إما بارتي هرهميان بذكر دانيوة امتحان بكر بان حكم ذاتي سيني أنا زاني قيادة نك قواعد أو كاتانا شيء زاني بس مع مستر إبراهيم أحمد ومام زلر بەڵام ئەو کاتانە دوو دنیابینی هەبوو زیاتر کە ئەوەی منافەسەیان ململانەی ئایدۆلۆژی و ململانەیەکیانەوەی دەسەڵاتدارێتی بۆ نە سەرمایەداییەوە پێوتێ کاپیتالیزم و نازانم چی ئەوی تریش بۆرژوا و شیوعیەکان و ئەمانە بوون بۆ خۆی ئەم دنیابینی و فکرانە تەئسیریان نەبوو لەسەر ئەو شیعارەی کە دیموکراتی بۆ عێراق و حکومی ذاتی بۆ گەلی کورد بۆ خۆی ئەمە تەئسیری نەبوو لەسەر ئەدەبیاتی سیاسی حیزبەکان پارتی بەتایبەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بەڕاستی بە کورتی باونا مزامەلە نییە بۆ نە بۆ کوڕەکانی و نە بە کچەکانی ئەتا 100 ساڵی کەش پیاوێکیکەی زانا و عاقڵ و بەتوانە وەکو بەرهەم ئەحمەد دروست نابێتەوە چکە من 3 مانگ لەگەر ئەو بوومە لە مەکتەبی سیاسی لە معلومە هەرچی بەریدی کوردستانە من ئەم خوێندەوە بە کورتی پێمەوت ئەو بە کورتی وەڵامەکەیەدا من ئەم نووسیۆ بە درێژی تەبغەیەکی خڕیان لێدا میمسین مەکتەبی سیاسی ئیمزای کرد لەوە شارزە ئەو پیاوە بوون زۆر خاچی زۆر عالم ئەنجا ئەو مامزەلاری تەرشیح کرد بسێدا بەغدا مفاوەضات بکە ئەندامانی وەفد ساڵح یوسفی بوو بابەکر پشدەری بوو حوسێن فەیلی بوو شاخەوان ئەحمەد بوو چون بەغدا کە مامزەلال زانی ناگەنە نەتیجە مؤتەمەرشی شعب هەبوو لە جەزائیر چوو بۆ جەزائیر لە گەڕانەوە چوو بۆ قاهیرە عەبدولناسریدی لەوێ هاتە تەهران نەگەڕایەوە بەغدا ئەو جەماعەن هەڵواسی لۆزرەکان هەڵواسی وەزانم تۆ تاوەکو دەوری 64یش لەناو شۆڕشان مایەوە ئەتا چواری 64 لە مؤتەمەری ماوەت مؤتەمەر نەوپلێنیۆم ئەنیجتیماعی مۆسا کە واردەی بەرزی پارتی ئەو وەختە ئێمە 62 کەس بووین تەقریبەن مەلا مستەفاش لە گوندی نورەدین بوو لە پشدەر داوابان لە جەنابی مەلا مستەفا کرد مؤتەمەر ببەستێ وتی ئەم وەختە ئەمن بەخۆم بازکەی بەڵام بۆچی شۆڕشت بەجێش تۆ پێشمەرگەی زێڕینوی وەک خۆی بۆچی شۆڕشت بەجێش ئێمە لە ماوەت بڕیاری جەماعیماندا کە کۆنگرە مەلا مستەفا قبول ناکە مەلا مستەفا تەجبید بکرێت لە حەزب هەتا مؤتەمەرە بەستێ و لوزنەیەکمان نارد بۆ لای مەلا مستەفا یەک لەوانە حەبیب کەریم بوو ئەکە لە ئاخر بۆ سکرتێری پارتی حەبیب محەممەد کەریم فەیلی بەڵام پیاوی مەلا مستەفا لەناو ئێمە هەبوون هەتا حەبیب و ئەوان لە ڕێی سلێمانی و بەسارە گەیشتنە پشت دەر لای ئەو پیاوی مەلا مستەفا چووی پێی چ قەومە مەلا مستەفای ڕەحمەتیش پێی وتی ئەزانم بۆچی هاتوون حەبیب تو ببینە چکە بەلای حەبیب وەخت خۆ دکتۆر بۆ و ئیشی کردێ بۆ بارزانیەکان وەچەی دیکرد وتی یە دۆڵاش ببینێ ئەوانی کە هەڕن بێژن ئەس دێمێ یعنی شەڕەکەم تێگەی و بووە شەڕ لە بینی قواتی مەلا مستەفا و لە بینی جەماعەتی ئیبراهیم ئەحمەد لە ماوەت ئەمە لە 64 لە پاش چواری 64
سەرەتای دروستبوونی ئینشقاق هەر ئینشقاقەکە بوو لەو پلێنیۆمە سەرەتا بوو. ماڵیان لە یەکتر کرد ئەنجا لەوێەوە ئەو ئەندامانەی لقی 6 کە ئەبواە بین و بارەگەی مامزەلال لە پیرەمەگرون نەهاتنەوە هەر کەسێک پێسی خۆی ڕزگارە کرد. بەڵێ ئەمە تا ئێرە تاوەکو ئینشقاق کە ئەوەی لە ناو مێژووی حرەکەی سیاسی کوردیشا باسەکرێ بەتەی لە شۆڕشی ئەیلولا بە ئینشقاقیان ناکۆکیەکانی باڵی مەکتەبی سیاسی و باڵی گشتی معنیەوە کە باسەکرێ لە ساڵی 1964 بۆ تۆ ماویتەوەتە یعنی ئەمە بۆ خۆی شتێگەیشتنیەکە لە مەحتەوای شۆڕش و خەبات دژی دەسەڵاتی ستەمکاری و چەسانەوە یانی تۆ چی لە شۆڕش تێگەشتی تا ئەو ساتە وەختی کە شۆڕشت بەجێهێشت. قوربان لە ڕاستیدا ئێمە لە ناو شۆڕشەی خەت نەبووین یەک خەت نەبووین خەتی قیادەی مەلا مستەفا ئەمر کەوتن فیسکە یعنی کۆبوونەوە بیت و قەرارات هەبێت و مقتەڕەحات هەبێت جان نابێت دیسپلینی حیزبی لە ناو خۆشمان مامۆستا برایم لە ئەشکەوتەکە ڕاستە تەسیرشی گەورەی هەبوو بەڵام قائیدی معرەکە مامزەلال بوو مامزەلال هەم قائیدی سیاسی بوو هەم قائیدی عسکەری بوو یعنی مقاومەی عسکەری مامزەلال لێکە لە هەموو قائیدەکان ئازاتر بوو. بەڵێ من ئەمە یعنی ئەوەت یعنی ئەو پرسیارەت ڕوبەڕوو بکەمەوە یعنی تۆ ئەو کاتانە لە ناو شۆڕشاون ئێوە ئابوو شێوەیە هێناتانە ینی ئەمە چیە گەیەنێ لە ناو شۆڕشا کە شۆڕش بۆ خۆی هەڵە گیرسیە دژی دەسەڵاتێکی ستەمکاری شۆڕش خۆی مەحتەوای شۆڕش بریتە لە ئینقیلابا و گۆڕانکاریەکە بەسی تر جاروێ فترە زەمانیەکەی زۆرە خەیانە جاروەیە کە مەخایانێ یعنی ئەمە چی پەیامێکی تایە بۆ خەڵک کە شۆڕش ئاوا دەستی پێکرد بە ناکۆچی و زۆرجار نەتوانینی ئیدارەدانی شۆڕشێکی یەکگرت و گشتگیر تاوەکو دوژمنەکەت بە چۆکا بێنیت. هەموو شۆڕشی کورد دەستی پێکردووە لە شێخ لە مەلا لە ئاغا لە بنەماڵە بەڵام ئەوەی خۆیمانەتەوێ بڵی تەسیری نێگەتیڤیانە ئەوە ئۆنسوری تەناقۆزە لە هەموو شۆڕشەکانی کورد ئێستاش ئەم جەماعەتانە دەسەڵاتیان هەیە توانیان هەیە ئیمکانیاتیان پیا و کوژیان هەیە بەڵام خوێندەوار لە شارەکان چیەکە ئەم دەسەڵاتە ئەیڕازێنێتەوە بە شێوەیەک وەکەنە و کورتپەروەری باشن ینی بە ناوی ئەوان ئەڵێ داوای خستەخانەکەن بە ناوی ئەڵێ قوتابخانیان ئەوێ بە ناوی ئەڵە زادیان ئەوێ ینی حرەکەیەکی چەکداری ئەبێتە شۆڕش لە شارانەوە بەڵام بە بڕوای تۆ یعنی هەموو شۆڕشەکانی دنیا سیر کە هەموو بۆ خۆی تەنانە وڵاتە ئەوروپیەکانیشەوە بڕۆ نەمسا نازان بەریتانیا فەڕەنسا ئەی بۆ خۆی بنەماڵە ڕۆڵێکیان هەبوو لە دروستکردنی شۆڕش و خەباتە ئەمە سروشتی چۆنەڵی ڕێڕەوی مرۆڤایەتی نییە کە بۆ گۆڕانکاری و ئینقیلاب و شۆڕش هەمیشە گروپێ بێ بەڵێ قوربان من دژی هیچ بنەماڵەیەک نیم هەتا لە شاریش بووم ڕئیم جیا بوو لە ئاغا و کوێخاوشتیوە بەڵام کە بوومە پێشمەرگە زگم بە ماڵی ئاغا و کوێخا سوتا چونکە ژنەکانی و کچەکانی و خۆیان هەر لە خزمەتی میوانن ئێستاش دەبڕۆ ماڵی کوێخا اسماعیلی تەلان هەموو ڕۆژ 20 کەسنان لەوێ ئەخۆن بڕۆ ماڵی عەباسا و کوڕەکانی بڕۆ بە بڕوای تۆ بە بڕوای بەسی من بەس ڕێم بدەی تاکو پەیامەکەت بگەێنە خەڵک لێم حاڵی ببێ بەڵێ خوێندەوار بە قەلەم ئیشەکە قائیدی سەورە بە سلاح ئیشەکە قائیدی سەورە قبولی نەسیحەتی خوێندەوار ناکە ئێستاش نایکە حتا لە قیاداتی مەکتەبی سیاسیش هەندێک قائیدمانە وجێی نەئەدایە ڕاستە یعنی تۆ توێ بڵێ لەناو ئەو شۆڕشە کە توی تیابووی ئەو شۆڕشتان دەست پێ کرد لەناو ئەم شۆڕشانە خاڵی نێگەتیڤ زۆر بوو بۆی کە شۆڕش بە پایان نەگات بەڵێ ئەگە کۆب بایە و قەرارێک بدرا بە کەس ئیلتیزامی پێوە ناکرد هەر کەسێک بە میزاجی خۆی حکومێ کرد تۆ باسی ئەوت کردوتی لە ماوەی 200 ساڵە ئەوەندە شۆڕش 26 شۆڕش بووە پێت وایە ئەمە خاڵی جەوهەری شکستی هەموو شۆڕشەکانی کورد قوربان پیرەمێرد لە جاتی من و تۆ وەڵامەداتەوە ئەڵێ کوێر دەست بگرێ ئەتخاتە نێو چاڵ تیا دەرناسی هەتا 1000 ساڵ من قائیدەکانی خۆم بە شوێرتێ ناگەم پیاوی عاقلیش و زاناشن بەڵام نەسیحەتی خوێندەوار و زانا وەرناگرن قوربان ئەو ڕیفەراندۆمەی کە کرا هەموو دنیاوتی لەم تاریخە مەیکەن هەر کردیان بەڵێ من دێمە سەرەوە بەڵام ئەمێ بە کورتی چکە من ماوەی بەرنامەکەی چەند دقیقەیەکی زۆر کەمی ماوە تۆ لەمەوەی تر کە ڕۆشتووی بەجێت هێشتووە شۆڕش چوویتە دەرەوە بە وڵاتی چکو ئەڵمانیا دواتر لە سوئیسرا وڵاتەکانی تر ئەڵمان هەر لە ئەڵمانیاوی دوایی چوویتە سوئیسرا نانە من ئەڵمانی گەڕامە عێراق بووم مامۆستا لە بەغا و لە هەولێر دواتر دوای ئەو ڕۆشیتەوە دیسان لە هەردوو جار کە بۆ شەڕی براکوژی لە بینی یەکێتی و پارتی لە بینی بنەماڵە و بنەماڵە من وڵاتم بەجێهێشت یعنی هەست کرد حیکایەتەکانی شۆڕش دیسان حیکایەتەکانی شۆڕش دووبارە بوونەوە یعنی تۆ لەوێ ئەوەی کە لە بەردەسی منایە کۆمەڵێ بەڵگەنامە و دیکۆمنت یعنی یاداشت هەیە دیاوتە بۆن لە ساڵی 99 لە سەروبەندی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلانە بە گێرهار شرۆیدەری گەورە ڕاوێژکاری
ئەڵمانیا داشتە بە ئەردۆگانت داوە بە عەبدولفەتاح سیسی داوە بە مەلیک عەبدوڵڵای سعودت داوە لە سعودیا یعنی بە هەموو ئەما بە سەرۆکی سویسرا داوە یعنی ئەم هەوڵانەی تۆ لە دوای ئەوەی کە شۆڕش بەجێ ڕوویت و ئەچیتە دەرەوە یاخو لە 1990ەکانە کە ناچارە بیت لەبەر شەڕی براکوژی وەک خۆتەڵێ بۆ جاری دووەم ئەم وڵاتە بەجێهێڵیتەوە ئەم یاداشتانت لە پێناوی چییە بووە بۆ گەیاندنی چی بۆ دەسەڵاتداری گەورانی جیهاد من باوەڕم بەوە نییە هەر حەزبێک بۆ خۆی کار بکە حەزب وەسیلەیە حەزب ئەبێ خزمەتی وڵات و نەتەوە بکە حەزبەکانی ئێمە ئەو ڕسالان نەگەیاندووە بە یەکەوە کار ناکەن لە دژی یەک کارەکەن لە دژی میلەتش کارەکەن من تەمسیلی بێلایەن بێ بەش لە پارتایەتی هاوبەش لە خەمی کوردەکەم یعنی هەموو حەزب کوردستانێک 9 ملیۆن نابن من تەمسیلی 4 ملیۆن نیوەکەم من باڵوێزی خۆبەخشم بۆ کوردستان کە لێتان نەقەومە لێرە من لە ئەوروپا کەومە دەنگ ئەم نامە و هاتنە دەنگان و چ کاریگەریەکیان زۆر کاریگەری ئەوە بۆ ڕئیسی سویسرام ناردووە لە 25 مانگ ئێوە دەنگتاندا نامەم نار بۆ ڕئیسی سویسرا لە ئومەمی متحیدەوە ئەندامن ئێمە دەوڵەتی کوردی دائنێن ئێعترافمان پێ بکەن یارمەتیمان بدەن لە نامەکانی تووە کە بازەوەکەی پەیوەندی بۆ هەندێک پەیوەندی دیبلۆماسی و بازرگانی وانە تایسە لە ئاسی پێویستە بۆ کورد نیە لەم نامای کە نووسیوتە بۆ سەرۆکی سویسرا بەڵام وەڵامەکەی ئەو لە چوارچێوەی دوو خاڵی زۆر گرنگایە یەکیان لە چوارچێوەی یاسایە مامەڵەی لەگەڵەکە یەکیان لە میساقە نێودەوڵەتیەکانە یعنی ئایا ئەمە ئیجابیاتێکی هەیە بۆ پرۆسەی تۆ لە 25 نۆ ڕیفراندۆم کراوە لە 26 ئەیەی تێ بەڵام ئەو لە مانگی پێم وایە 23 دێ وەڵام تێیاتەوە 23 دەی 2007 وەڵام تێیاتەوە قوربان ئەمە ڕئیسی سویسرا باشنێ لە مانجی دەی وەڵام مەداتەوە دەبا حەزب کوردستانیەکە نامە بۆ ڕئیسێک بنێ بزە وەڵامیانە دەنەوە ئێستا چ کاریگەریەکی بۆ سەر قەزەی سیاسی کوردی ئەم نامەی بەڕێز 40 ملیۆن دلارم ناردووە بۆ ئێوە ئەم پیاوە ڕئیسی سویسرا بە من ئەڵێ 40 ملیۆن دلاری بۆ هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان ناردووە زیاتریش ئەنێرین بەڵام ڕیفەراندۆمی ئێوە بەو شێوەیە لێی رازینین ئەڵێ ئەو وایە لەگەر بەغدا تەفاهمتان نەبا ئەو وایە لە ناو خۆتان یەک بن دوو هەرچی کە منەتەوایەتەیە پێتان رازی بن ئەوان بە شێوەی ڕیفەراندۆمەکە رازینێ ڕئیسی سویسرا وەڵامی من واداتەوە بەڵام سوپاس مەکە بۆی سویسرا وشارەکەمەوە بۆی دۆستاتی ئەو 40 ملیۆن دلار ئاشکرایە بۆ خەڵک تۆ ئاشکرات کرد بۆ خۆت کە لە نامەیەکە پێی وتویتەوە بڵاویکەنەوە ئەوە تەرجمەم کردو بڵاویکەنەوە ئەمە قەینا تۆ کە وەڵامت وەرگریتەوە بێ بە ڕایگەشتیش بڵێ ئەمە وەڵامەکە ڕایگەشتی تەلەڤیزیۆنی ڕایگەشتی نییە بەڵام ئەمە مودەیەکی بەسەرا تێپەڕیوە یانیەوە بۆ 3 بۆ 4 مانگی بەسەرا تێپەڕیوە تۆ ئەمەد بە میدیا ناوخۆیەکانی هەم کوردستان میدیا جیهانیەکان نەدوتووە لە وەڵامێکە سەرۆکی سویسرا ئەمە بە مناڵێت من نە تەلەڤیزیۆنم هەیە و نە رادیۆم هەیە و لێرەوە ڕایگەیەنی نابێت بە حورمەت دەبێت و لە ڕێی مامۆستا عەلی باپیرە نێی لەگەر من لیقا بکەی بە هەر قەناتێک بێت لەگەر قسە من ئامادە وەڵامی بدەمەوە باش تۆ نامەیەکی تریشەیە لە 2015 ڕاستی ئەردۆغانت کردو بێگومان ناکۆچیەکانی نێوان کورد و ئەردۆغان لە ئەم چەند ساڵی دوایە تۆخ بۆ تۆ بە تایبەتی لە دوای ساڵی 2010 ڕاستەوە لە 2002 دەسەڵاتیانە بەڵام زیاتر یعنی ململانەکان تونتر بۆ تۆ چ حاڵەت چ خاڵێکی ئیجابی تەیە کە ئەردۆگان وەڵامی تۆی دابێتەوە من ئاگام لێ لە ناوەڕۆکی نامەکە تۆ ئەڕۆیتەوە بەشێک لە سەردەمی کاریگەری دەوڵەتی عوسمانی و بردننی مڵکی ناوچەکانی تر و هەروەها ئەتەوێ ئێستا هەندێشتی تازە بڵێیت ئەم وەڵامەکە ئەردۆگان وەڵامی یایتەوە ئەردۆگان نەیداوەتەوە بەڵام هۆی ئەو نامەیە بۆ چییە من لە ساڵی 91 لە ڕەوە بە کۆمەڵەکە لە هەکاری بووم یەکەی ڕێکخراوی مافی مرۆڤ من درستم کرد و بەو ناوە لەگە وەزیر خارجی ئەمریکا قسم کردە جێمز بێکەر لە ئاخیرە لەگەر وەزیر خارجی ئەڵمانی و مذەکەرم تەقدیم کرد بۆ ئەمریکا و ئەڵمانیا کە ئێمە عێراق بکەینە عەرەبستان و کوردستان دوو دەوڵەت وەکە گەڕامەوە من بە سکرتێری عامی حزبی محافظین و قانونی پەرلەمان من دروستم کرد لەسەر مێزی من دروست کراوە 1992 مام جەلال و کاک مەسعود تکایان لە من کرد من ئەو وەختە معاون عەمیدی کولەی قانون بووم قانونێکیان بۆ دابنێن پەرلەمان دابنێن پەرلەمانی کوردستان لەسەر مێزی من نووسراوە هەندێک محامی ئەومان بان کرد نووسیمان و نەفتی شیواشۆکەش من کەشفم کردووە لەگەر سەردار پشدەری زۆر شت هەیە ئەگەر مەجال هەبێ بە قائیمە بۆت باسیمان کردو بۆ ئەوە ئەکرێ لە کۆمەڵی بەرنامەی دیکۆمنتیا ئێمە من و تۆ قسەی لەسەر بکەین بەڵام من لەسەر نامە حاڵەتی ئیجابی نامەکەی ئەردۆگان ئەنجا لە ئەردۆگان من بۆ وانووسیوە ئەو نامەی بلای تۆ نامێشکەشەیە من بام بێنووسیوە بۆ حەق بخۆمە دەم لەگە ئەردۆگان قسە بکەم بۆ نووسیوە من باپیرە گەورم عومەر ئاغای جیهانگیر ئاغای ئەحمەد ئاغای دیاربەکرە بۆیە من ئەسڵم نیوەی خەڵکی تورکیایە بۆیە من حەقم قسە لەگەر تۆ بکەم ئەو شەڕی تۆ ئەەکەی لەگەر کورد بەناوی پەکەکە ڕاست نییە تۆ شەڕی هەموو کوردەکەی
ئەم شەڕەراگە ئەمە ئەزانم ناوەڕۆکی نامەکە تیادی هیچ وەڵامێکی یایتەوە نایدات وەڵامی ناویتەوە بەڵام بۆمە سەرۆکی وڵاتی گەورەی و سویسرا وەڵام تەیات وەڵامەدات ئامجا ئەمێ بڕۆمە لای نامەی میتەڕان ئەو نامی ساڵ 1990 بۆ گێرهار شرۆی دەرێنووسیەوە ئەو گەورە ڕایۆشکاری کۆماری بڵین ئەڵمانیای فیدراڵی ئەو کاتە یعنی ئەمیش وەڵامی یایتەوە بەڵام ناوەڕۆکەی لایە ئەویش ناوەڕۆکی هەیە ئەو چیمان کرد عەبدوڵڵا ئۆجلان هاتە ڕۆمە داوای پەناهەندەیی کرد نەیاندایە هیچ دەوڵەتی ئەوروپی نەیاندایە دوایی بە کودەتایە گرتیان کە گرتیان لە نەفسی شەو 4 سەفارەت گیرە قۆسڵیات و سارسەوە دویانی لە ئەڵمانیا لە سویسرا گیرە سەفارەتی یۆنانی ئەنجا ئەوە هەرچی گیرابوون ئەبا دەربکرێت بۆیە من لە سویسرا داوام کرد لە ئیدعای عامی سویسری لە پۆلیسی اتحادی کە ئەمانە کە سوکاریان هەمووی لە خەتەرە عەبدوڵڵا ئۆجلان هاتوو قبول نەکرا لەبەرەوە کەس نابێ دەربکرێ ئەوە ڕەتفەعلە کە ئەو سەفارەتیان گرتو نابێ ئەمە وەڵامێکی ئیجابی هەبوو کە ئەم نامەی تۆ 8 ڕۆژ دوای دەستگیرکردنی ئۆجەلانە 15 دوو گیرا بەڵام 23 دوو تۆ نووسیوە شرۆدەر هەمووی عەفو کرد کەسی دەرنەکرد کاریگەری نامەکەی تۆی لەسەر بوو تەبیعی لە سویسراش کەس دەرنەکرا باجیان کردم لە پۆلیسی اتحادی ئەوەی چوو وەسە سەفارەتی یۆنانی وتی ئەمانە ناسی وتم ناسم کوردێکی عێراق بوو وە کوردێکی تورکیاش بوو هەردووشم ئەناسی وتی ناسی وتم نا وتی هیچیان زیرانی تۆە وتم زیرانی منیش بێ من کوردم منێشم لە 100 ملیۆن وتی تۆ پێکەکای وتم هەتا ئیمڕۆ نەبووم لەمە دوو پەکەکا و ئۆجلانی بەڵێ ئەمە کاریگەری هەبوو نامەکەت بەڵام بە نووسرا وەڵامی نەیەیتەوە ڕاوێژکارە دواتر ئەو نامەیەکی تریشی نووسیوە بۆ مەلیکی مەلیک عەبدوڵڵای سعودیە عەبدوڵڵای مەلیک عەبدوڵڵا بن عەبدولعەزیز ئالی سعود ئەم نامەیەت بۆ نووسیوە لە ساڵی 2013 ئەی ئەو وەڵامی چیایتەوە کە باسی کوردی بۆکەی تو باسی قەزەی کوردی بۆکەیان کرد کۆنسۆڵێتیان ناردووە کاک مەسعود لە 2013 بوو پێوایە چووە سعودیا کاریگەری نامەکەی تۆ بوو قوربان تەبیعی من بەڕێی من وایە حتا پوتینیش لە پاشێ من نامەم بۆ پوتین نووسی بە ئەڵمانی ئەنجا قوسڵی ڕووسیات بۆ ئێرە ئەنجا کاک مەسعود لە مۆسکۆ داوت کرا خۆشەر نییە جواب بدەنەوە تۆ کە دەنگ ئەەکەی ئەزور نوێنەرانی حکوومەتی کوردستان چێکە لە ئەوروپا دەبانیان بپرس نامێشان نووسیوە کاتە تۆ تەوێ بڵێ لە ڕێگەی ئەم نامانەوە تۆ باڵیۆزێکی نافەرمی حکوومەتی تو خۆبەخشی بەڵام کاری نەخن نافەرمی بۆ معنای حکوومەت تۆی ڕانەسپاردووە ڕام بەڵام کاریگەریەکی پۆزیتیڤیشەوە بۆ قەزەی کورد ئەمەت ئایا نرخێنی بە قەلەمەکەم من ئەمەوێ بەرنامەکەم تەواوی ئەمەوێ ئەوە ڕوبەڕوو بکەمەوە ئەم نامانەت ئایا لەلایەن حکوومەتی هەرێمەوەکو پێویست نرخێنراوەم هەوڵانت تۆ کاریگەری تەبێ کاک مەسعود بانگ بکرێ بۆ سعودیە تۆ کاریگەری تەبێ بۆ بەردانی کوردەکان و ئەوانە ئەو وینەی کە لە ساڵی 99 لە دوای گرتنی ئۆجەلان تەسیری بووە و هەروەها کاریگەری تەبووێ بۆ ئەوەی کە سەرۆکی حکوومەتی سویسرا وەڵامێکی جیاوازتری پۆزیتیڤ بداتەوە لەسەر ڕێفراندۆم و لەسەر هاوکاری و ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان ئایا ئەمە لە ئاسی فەرمیە لە هەرێم نرخێنراوە خۆت باست کردووە چونکە من لە هیچ حزبێک نیم ئەوان ناو حزبی خۆیان ئەوەندە احتیمامی پێناداگە لە لایەن نزیک نەبێ من لە هیچ حزبێک نیم و هیچ شم ناوێ لە کوردستان نە پارە نە ئۆتۆمبیل نە ئەرز هەموویم هەیە عمریشم هەشتایە تێگەی و مناڵەکانیشم هەموو کرد بە دکتۆر و مەسئول قوربان بەسڕێن بدەی من ماوەم نەماوە تەواو بۆ ماوەی بەرنامەکە کوردایەتی هەمووی بەتفەنگ نییە ببین بەجاشی دەولی وەکو کردمان بەخاتە گەلێکمان قوربانی کرد کوردایەتی حەقیقی ئەوەی ئەسکرد لە کوردستانی سووریا کرێ ئافرەتی کورد لە سووریا شەڕەفی ئەمەی کڕیوە ئێستا ناومان لێن شەڕەوان نابێ ناوی لەوانە برن شەڕەوان ئەمانە مەرگ لە پێشن ژنی کورد شەڕەفی ئەمەی کڕیتەوە نەک پیاوی کورد باش گیان لێبی ئەو پیاوانی کە خۆ ناوڵکێشن سمێڵە سوورانە بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوی بەڵامێ دوا پرسیار ئەوەت لێ بکەم لەسەر دۆخی ئێستای ئایندەی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە ئەو کاتێک کە ئەو ڕووداوانی دروست بوو لە هەرێمی کوردستان و ناوچێکی زۆری هەرێمی کوردستان لە دەست درا و هەروەها لە دوای 25 نۆی 2007ەوە کە ڕیفراندۆم کرا و ئەم بارودۆخی ناوچەکەش تۆ باسی ڕۆژاوی کوردستان کرد واقعی ئایندەی کوردستان بەرەو کوێ ئەڕوا بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە تۆ وەکو کەسێکی خاوەن ئەزمون کە بۆ زیاد لە 50 ساڵە لە ناو حرەکەی سیاسی کوردیە لە ڕووی هەم دیبلۆماسیەوەم لە ڕووی خەباتی چەکداریەوە لە ڕووی بەشداریکردنەوە لە ناو ڕووداوەکانە کاریگەریتە بووە قوربان کورد هەر ئەبێ ئیمڕۆ پێشی بەیانی خەریکی یەکگرتن بن بە ناوی حزباتی شەر یەکتر نەکەن بۆ ئینتخابات شەر یەکتر نەکەن ئێمە ئەبێ بۆ نەتەوە کار بکەین
ئەبێ بەمۆزعەوە ئایندەمان بەرەو کوێ ئادەی نەزەر نەکەن لە سلوکی کۆنیان ساژی خۆیان چاک نەکەن ئەو پارەی براوە نەیژێڕنەوە بۆ خەزانەی دەوڵەت ئەو ئێمە وڵاتیش دەوڵەمەندی قوربان ئەو پارەی لە وڵاتی ئێمە دەسەکەوێ بەشی 50 ملیۆنەکە نەک 5 ملیۆن من ئیدانەی کەس ناکەم بەڵام ئەوە برسی ئەو قەیرانی دارایی نییە و قەیرانی ئەخلاقە عەفو بکەن قسانە بکەم بە هەمووشیان ژیان لێبێت ئەمە قەیرانی ئەخلاقە ئێمە لە وڵاتی ئێمە نەوت هەیە غازێ لە سویسرا هیچ نییە بۆ سویسرا دەوڵەم من کە لە سویسرا سەربەرز نیم من زار ئەبێنم کورد لە سویسرا ئەگری وەختی پەناهەندەی داواکە بەڵام من لە سویسرا لێ نەگرام یەک کورد دەربکرێ ئەوەی ڕەفزیش کراوە هەر قبول کراوە حەبسیشم لە حەبسی خانە دەرێناوە من لە 22 ساڵە لە سویسرا خۆ بەخشم بۆ خزمەتی کورد هەر کەسێکی من ئەوەندە ئەڵێم بەس بەوە کۆتایی پێێنم ئەمانە تەئسیرێکی دیاریان هەبوو بۆ ئەم قەزەی ئێستامان تۆ کردوتە زۆر چۆن نەبوو باش زۆر سپاس بۆ دکتۆر خورشید شەوکەت ڕەواندزی توێژەر لە پەیوەندی نێودەوڵەتەکان و یاسای نێودەوڵەتی و خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە هەمان پسپۆڕیدا سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی گفتوگۆی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام جارش کە سوپاس دەنابتەکەم هەموو بێنەران و هەموو ئینسانی شەریف لە کوردستان ژن و پیا و مناڵێش بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی تایبەتی ئەم جارە تا گفتوگۆیەکی گەرم و گوڕی تری وەک ئەم گفتوگۆی ئەمڕۆمان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێێن.